ئازیزانی NRT سلااوتان لێبێت. دۆخە ئاڵۆزەکەی عێراق بەردەوامە و شەڕ لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعشدا درێژەی هەیە و سوپای عێراقیش دەڵێت لە چەند ناوچەیەک چەکدارانی داعشیان تێکشکاندووە. ئەگەرەکانی پاش ئەم دۆخەی عێراق و لێکەوتەکانی دەبێتە تەوەری دیوی دۆمی هەواڵ بە میوانداری هەڵۆپێنجێنی بەرپرسی ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵ. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەم بنێرن. کاکەڵۆ زۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆی NRT. سوپاسانەکەین. بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا هێزی پێشمەرگە لە چ ناوچەیەکی مووسڵ جێگیر کراوە؟ بەڵێ دیارە لە دوای ئەو بۆشاییە ئەمنەی کە دروست بوو لە مەنتیقەکە لە دوای با بڵین لە دوای هەڵوەرین و تێکشکانی سوپای عێراق و هێزی پۆلیس واتە هێزە ئەمنیەکان لەو سنوورەدا بۆشاییەک دروست بوو هێزی پێشمەرگە ئەو بۆشایی پڕکردوتەوە کە هەموو ئەو سنوورە ناوچە کوردیانە ئەگرێتەوە واتە ئەوانەی کە کوردنشین و ئەوانەی کە با بڵێن لە زمنی مادەی 140 هەن. بەڵێ ناوچەکان بە دیاریکراوی چ شوێنەکەکە ینی وەکو سنوور ئەتوانین بڵێن لە خۆرهەڵاتی مووسڵەوە دەست پێکات لە منتیقەی گوێر و مەخمورەوە کە ئەچێتەوە سەر جادەی مووسڵ بۆ هەولێر و لەوێەوە بۆ بەرتلە و بۆ نزیکی گەڕەکەکانی مووسڵ کە بە حی تەحریر دەست پێکاتوە ئەچێتەوە بۆ منتیقەی شەبەک لێوە چێتەوە منتیقەی تلچێف و لێوە ئەڕواتەوە بەرەو سنووری تەلعەفەر و دوجاریش ئەچێتەوە بەرەو شەنگار. باشە لە ناو ماڵبەندی پارێزگای مووسڵدا با بڵێن هێزی پێشمەرگە بوونیان هەیە لەو ناوچانەدا؟ نەخێر لە ناو پارێزگای مووسڵ با بڵێن لە ناو مەڵبەندی پارێزگای مووسڵ چونکە ئەو ناوچانە هەم کوردنشین نین و هەمیش پێشووتر هەمی لەژێر سوپای دەسەڵاتی سوپای عێراقا بوون و ئەو شوێنانەی کە کوردی تایە هێزی پێشمەرگەتیا جێگیر بووە. بڵێ بارگاکانی خۆتان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو مووسڵدا لە ئێستادا پارێزراون چۆنە بەدەست چ لایەنێکەوەیە؟ وەڵا بێگومان پارێزراو نین ئەو بارەگانە دوای ئەوەی کە سوپای عێراق شکستیە ناوە هێزەکانی پۆلیس شکستیانی ناو مقاومەیان نەکرد و دوای ئەوەی کە بارەگای لایەنە سیاسیەکانی کە چۆڵیان کرد ئێمەش بە بەرنمەیەک بارەگاکەمان چۆڵ کرد لە پێناوی سەلامەتی ژیانی کادرەکان و پاسەوانەکان چکە ئەو بارەگای ڕێکخراوێکی سیاسیە بارەگەکەمان هێناوەتە بەرتلە و هێناومانەتە بەعشیقا و ئەو بارەگای کە لەوێ بەجێماوە نەخێر لەژێر دەسەڵاتی هێزەکانی داعشدایە و دەستکاری کراوە و سووتێنراوە و شێوێنراوە. باشە لە ئێستادا یعنی قسەیەکە یاخود پلانەکەی لەسەرەوەی کە بگەڕێنەوە بۆ ناو مووسڵ؟ بێگومان ئەوە مۆزوعەکە پەیوەندی بە قەراری مەڵبەندێکەوە یا بارەگاکی لایەنێکی سیاسیۆ نییە چکە مەسەلەی مووسڵ مەسەلێکی گرنگەوە گەڕانەوە بۆ ئەوێ تەنها کاتێک ئەبێت کە ئەو هێزە تیرۆریستانە لەوێ نەمێنن و دۆخەکە بگەڕێتەوە بۆ دۆخێکی ئاسایی. باشە قسەیەکی عام هەیە ینی بووە بە قسەی ڕۆژانەی خەڵکی ژەوەی کە داعش دەست لە کورد دەپارێزێ لەو ناوچانەیە دەمەوێت بۆ پێی تۆ بەرپرسی ماڵبەندی یەکێتیت لە مووسڵ حتمما باشتر ئاگاداری دۆخەکەی ئەوێت تا چەند ئەم قسەیە ڕاستە ینی ئەوەی کە پەیوەندی داعش و کورد دەوێ باشە؟ لە ڕاستی توانم بڵم بەو شێوەیە نییە کە داعش دیعای بووە کا دیاخ و کۆنە ڕاستیەکان دیعای بووەکەن چونکە لە ناو هیچ کوردێک ناتوانێت لە ناو مووسڵ و لەژێر دەسەڵاتی ئەوە بمێنێتەوە وەگەر بزانی چێک کووردە ئازاری ئەدەن هەتا بە کوشتنیش نا لەبەر ئەوە ڕاستی ئەو مۆزوعە تەنها ئەوەی ئەوان کە وەکو شەڕ ڕویان نەکردوتە ئەو ناوچانەی کە هێزی پێشمەرگە توانیوەتی قایمی کات ئەویش سەبەبەکەی لایەنی سەربازیە زیاتر چکە لە ڕووی سەربازیەوە ئەو منتیقانە ئەو سنوورانەی کە هێزی پێشمەرگەتیا بە باشی قایم کراوە و ئەوان چەند جارێک محاولیان کردووە بە شێوازی تەقوتۆق بەڵام بەرپەرزدانەوەی لەلایەن هێزی پێشمەرگە زۆر گورج و گۆڵانە و توموتیش بووە لەبەرەوەی کەوان جورئەتی ئەوە ناکەن پەلاماری هێزی پێشمەرگە بن. باشە لەسەرم قسەی خۆت ینی حەجمی پێشمەرگە و کۆتی پێشمەرگە لەو منتیقەیە ئەوەیە کە ئەگەر گریمان داعش بیر لەوە بکاتەوە کە پەلاماری پێشمەرگە بدات قوت و حەجمەکەی پێشمەرگە لە ئێستادا لە سنووری مووسڵدا ئەوەندەیە کە ڕوبەڕووی داعش ببێتەوە؟ بەڵێ بتوانێت بەرپەرچیان بداتەوە؟ بەڵێ بەتاکید چونکە هێزی پێشمەرگە هەم لە ڕووی چەق و چۆڵەوە پۆشتە و پەرداخە زۆر باشە و هەم لە ڕووی بیر و باوەڕەوە کە لایەنێکی ئەساسیە زۆر دڵسۆزانە و بە پرۆشەوە بە واجبی خۆیان و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێزەکانی داعش و با بڵێن بە شێوەیەکی گشتی ئەو جەبهەی کە ئەوانی تیا کۆبۆتەوە
و سەنگەری زۆر باش لێدراوە بە شێوەیەکی سەربازی باش ینی نەخشە ڕێژراوێکی باش و قیادەیەکی موحەدە لەو منتیقەیەوە هەموو هێزە هاوبەشەکان ینی هەموو ئەو هێزانەی کە هەن لە ژێر قیادێکی هاوبەشە و ژووری عملیات هەیە کە سەرپەرشتیانەکات و بە پێی نەخشەیەکی ورد و لە ڕووی چەک و چۆڵیشەوە زۆر باش. بەڵێ لە ئێستادا ئەمە پرسیاری دیکەش بە دوای خۆیانێ حتمما پرسیاری زۆرترم هەیە لەسەر و بابەتە بەڵام ئەوی کە لە ئێستادا لە نێوان پێشمەرگە و سوپادا ڕوودەدات بۆ نمونە بە هەڵە بووە یان بە هەر جۆرێک بۆ لەوانەیە زانیارێکە زۆرەوە نەبێ من تەنیا ئەوەندا دەڵێم کە لەلایەن سوپاوە بۆردمانی پێشمەرگە کراوە برینداری لێکەوتوتەوانێ ئێوە یاخود قیادەی کوردی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە دەکات بێگومان هەنێک ڕاستی هەیە یان هەر چۆن تی دەگەن بەڵێ هەنێک ڕاستی هەیە لە کاتی شەڕا کابێت ئینسان سەبری هەبێت ئەویش ئەوەیە کە زۆر جار هێزەکان ئەگەر دۆستیەکیش بن لەبەر نانلێک تێگەشتن ئەو حاڵاتانە ڕوو ئەدات و ئێمە هیچ کاتێک نەمان بیستووە کە حکوومەتی مرکزی بڕیار بدات کە شەڕی هێزی پێشمەرگە بکات تاکو ئێمە ئەوە بە شەڕ تێ بگەین بەڵکو ئەوە بە حاڵاتێک تێگەین کە لایەن فەرماندەیەکی ئەو ناوچەیەوە یاخود لەلایەن چەند هەلیکۆپتەرێکەوە ئەو غەڵەتانە کراوە کە ئەوەش قابلی لێپرسینەوە و قابلی ئەوەی هەیە کە بە شێوازی خۆی لی خۆش نەبین بەڵام ئەمە بەو فەرماندەکانی هێزەکانی پێشمەرگە بازەوە دەکەن کە ئەمان ئاڵای کوردستان بە ئۆتۆمبیلەکانیانەوە یعنی وازەحە کە پێشمەرگەن و ڕەنگە قورس بێ ئەگەر والێک بدرێتەوە کە بە هەڵە لێیان درراوە ئێمە نەمان بیستووە لەلایەن قیادەی عملیاتی حکوومەتی بەغاوە هیچ ئەلانێکی شەڕ بەرامبەر بە هێزی پێشمەرگە بکرێت و بەعکسەوە هێزی پێشمەرگە ڕاستیان بووە دوای ئەم حاڵەتە بە فەرمی داوای لێبوردنتان لێکراوە نەمبیستوە هێشتا بەڵام بەڕسمی بە حکوومەتی بەغاو درراوە کە ئەوان خروقاتیان کرۆ بەرامبەر بە هێزی پێشمەرگەوە لە ئەنجامی ئەو هەڵانەی ئەوان هێزی پێشمەرگە زیانی پێگەشتووە. بەڵێ لەسەرم بابەتە هەر کاتێکیانی دیدارم لەگەڵ بەرپرسانی هەر لایەنە کرد بێت مەسلەیەک هەیە کە پێم باشە ڕای ئێوەش وەربگرم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مانەوەی پێشمەرگە لەو ناوچانی کە لە ئێستادا لێ جێگیر بوون بە دەستکەوت بۆ کورد دەشکێتەوە یان ئەگەری ئالۆزی لێ دەکرێت لە داهاتوودا لەگەڵ حکوومەتی ناوەند. بێگومان ڕاستیەکەی کە هەمووان ئەبێت دەرکی پێ بکەین ئەوش ئەوەیە کە سندنەوەی ئەو ناوچانە بە بەخشین نابێت بەڵکو بە خەبات و تێکۆشان ئەبێت و بە بڕیارێکی حەکیمانە ئەبێت لە ڕاستیە ئەو ناوچانە جاریچکە هێزی پێشمەرگە پێم وانی چۆڵی بکاتەوە وەچکە ئەو ناوچانە کوردستانین و ناوچەی کوردین و لە پێشتریش مادەیەکی دەستوری هەبوو بە ناوی 140 کە ئەبوایە جێبەجێ بکرایە ئەو مادەیە جێبەجێ نەکراوە کە ئەوەش ئەتوانم بڵێم کەمتر خەمیەکەی بە تەواوەتیت ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی مرکزی کە کەمتر خەم بۆ لە جێبەجێکردنی ئەو مادا تاکو ئەو ناوچانە بە شێوازی ئەو بەندانەی یا ئەو فەقەرانی کە لەو مادا هاتووە ئاسایی بکرێتەوە و یەکلا بکرێتەوە لەبەر ئەوە جاریچکە هێزی پێشمەرگە ناتوانێت ئەو شوێنانە چۆڵ بکات لەبەر ئەو کوردانەی کە لەوێن لە بەردەمی خەتەرانەوە هیچ کەسێکیکە نییەبیان پارێزێت و ئەگەر هێزی پێشمەرگە نەچوایە ئەوێ ئەوانە لە بەردەمی هەڕەشێکی قورسا بوون لەو شوێنانەدا تەنها وەکو خەتێکی دیفاع دەمێننەوانەیان لە ئامادە باشیشدان بۆ هێرش بردن بۆ هەندێک ناوچی تر بێگومان من و خوێندنەوەی خۆمەڵم چکە لە ڕاستیاوە کارێکی سەربازی و پەیوەندی بە فەرماندەی گشتیەوە هەیە و بڕیارانە بەڵام بە تاکید بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵک ئەو بۆشای ئەمنی کە لەو سنوورانە دروست بووە لە لای چکەشەوە ئەبێ ئێمە پشتێنێکی ئەمنیمان هەبێت کە ئەو تیرۆریستانە دزە نەکەنە ناو هەرێمی کوردستان و ناو شارەکانی هەرێمی کوردستان و ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان تێگنێن چکە ئەوان لە ڕابردووە زۆر هەنگاوی وایە ناو زۆر محاولەی ئەویان کردووە کە خۆشبەختانە بەشێکی زۆری ئەو پلانانە پوسەڵ کراوەتە لایەن هێزەکانی ناوخۆوە بەڵام بە تاکید ئێستا کە هێزێکی زۆری تیرۆریستی هاتۆتە ناوچەکە و توانیویانە چەندین شاری گەورەی وەکو مووسڵ و تکریت و ئەوانە بخەنەژێ دەسەڵاتی خۆیان ناکرێت ئەو سنوورە قایم نەکرێت و ناکرێت بێخەمبین لەوەی بەرامبەر بە سەلامەتی و ژیانی کۆمەڵانی خەڵک. بەڵێ لە ئێستادا ئەم هەلە دروست بووە و هێزی پێشمەرگە لە تەواوی ئەگەر بڵین ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان جێگیر کراون. لەسەرم بابەتە کۆدەنگی تەواوی لایەنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان هەیە؟ بە تاکید چکە نەمبیست و هیچ کەسێک هیچ لایەنێکی سیاسی ناڕازی بێتوە بە پێچەوانەوە هەموو لایەنەکان ئەوەندەی کە هەستی پێکرێت بەشێکی زۆریان دەستخۆشیەکەن و ئێستاش لایەنەکان ئەوە لە کابینەی نوێ بەم زوانە کە ئەلانەکرێت بەشداری ئەکەن کەواتەوانش مەسئولیت و ئیلتیزامەکەوێتە ئەستۆیان بەرامبەر بە پاراستنی هەم هەرێم بۆ لە هەمان کاتا بۆ سندنەوەی ئەو سنوورانەش کە لە ڕاستیا کوردستانین و تا ئێستا
لە کێشمە کێشابوون لەبەر ئەوە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکە لە بەرژەوەندی میلەتە یعنی ئەگەر لایەنێکیش خوێندنەوەی وابێت کە ئەو ناوچانە چۆڵ بکرێن یاخوی هێزی پێشمەرگە بەوە بخوێنێتەوە کە ئەرکی خۆی جێبەجێ نەهێناوە بێگومان لە بەرژەوەندی گشتیانیە و لە بەرژەوەندی گەل و نیشتیمانانیە لەبەرەوە ئەو ئەرکێکی نیشتیمانیە کە هێزی پێشمەرگە جێبەجێ کردووە. بەڵێ کاکەڵۆ پێشتریش ئەم پرسیارم بە جۆرێکی تر کردەوەی کە ئەگەر ئەم دۆخە حتمەن یعنی ئەم ئالۆزی کە هەیە لە ئێستادا کاتیە وەختێک حکوومەتی ناوەند دەکەوێتەوە سەرپەی خۆی ئەو کادەگەر قسەیەکی دیکەی هەبوو بەرامبەر بەوەی کە پێشمەرگە دەبێت و ناوچانە چۆڵ بکات ئەو کات هەڵوێستی قیادەی کوردی چی دەبێت؟ بێگومان ئەو کاتەش ئەکرێت ئێستا با بڵێن زووە بۆ قسەکردن لەسەر ئەو کاتە بەڵام بە تەئکید دانوستانی ئەو کاتە لەسەر ئەرزی واقعە بێ لەو شوێنەوە کە پێشمەرگەی لێیە. بەڵێ دەچمە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێکت بۆ دەخوێنمەوە سەفین خدر پرسیارێکی نردووە دیارە دوێنێ شەو لە هەمان بەرنامەدا مامڕۆستەم میوانی بەرنامەکە بوو دەڵێ ئەم پرسیارم دوێنێ شەو ئاراستەی مامڕۆستەم کردو ئێستا پێی خۆش ئاراستی تۆشی بکات دەڵێ گەرانتی چییە بۆ ئەوەی کە کورد و هێزی پێشمەرگە سوپای عێراق شەڕ لە دژیان نەکەن لە حاڵەتی مانەوەیان لەم شوێناندا لە کاتێکدا ئێستا سوپای عێراق فڕۆکەی هەیە و دەتوانێت بردومانی پێشمەرگەی پێ بکات. لە ڕاستی ئێمە بە ئیجازەی سوپای عێراق نەچوونێتەوە شوێنانە یعنی هێزی پێشمەرگە بە مۆڵەتی حکوومەتی مرکزی نەچێتەوە جێگایانە وەکو باسمان کرد حکوومەتی مرکزی نەیتوانی سەر و ماڵی کۆمەڵانی خەڵک لەو سنوورانە پارێزێت و بەبەی ئایدۆلۆژیای تیرۆریستەکانیش پێکاتێ ئەو سنوورانی کە کوردن لەلای ئەوان بە نار و دوژمن سیرەکرێن و هەمیشە ئامانجی لێدان و تەقانەوە و گشتنیان بوون هەمومان ئەزانین کە ئەو کارە ساتانەی لە خانەقین لە جەلەولا و لە قەرەتەپە و لە دووسخورماتوو و لە کەرکووک و لە شوێنەکانی کە ڕووی داوە هەمیشە لە ژێر سایی سوپای حکوومەتی عێراقیە بۆ کە نەیتوانی ئەو سنوورانە پارێزێت بۆ یەکە ئێمە زەمانەتمان پشتبەستنە بە هێزی خۆمان هێزی پێشمەرگەوە پشتبەستنە بە کۆمەڵانی خەڵک و دوجاریش دانوستانە لەگەڵ ئەو حکوومەتەی کە لە ئایندا لە بەغا پێک بێت چکە بیرمان نەچێ ئەو حکوومەتێک کە ئێستا لەسەر حکوومەت لە بەغا ئەمڕۆ کۆتایی تەمەنی بۆ ئێستا حکوومەتێکی کاربەڕێکەرە و بۆ شایەکی حکومڕانیش ئێستا لە عێراقا دروست بووە و ئایا تا چەنگە لەم دۆخەی کە ئێستا ڕووی داوە مالیکی یاخو هەر لیستێک لە یا هەر کەسێک لەوانەی کە لە پەرلەمان ڕائسپێردێت بۆی کە حکوومەت پێک بێت یا حتا ئایا تا چەنگە پەرلەمان ئەتوانێت کۆ بێتەوە کەسێک ڕاستپێرێت بۆ ئەوی کە حکوومەت لە عێراقا تەشکیل بکات و پێک بێنێت تاکو بە ئەرک و واجبە یاساییەکانی هەڵسێت لەبەر حکوومەتی عێراقی یان ئەتوانین بڵێن عێراق حکوومەتی بەغا کەوتۆتە بەردەمی قەیرانێک یعنی پێشبینی ئەواکرێت کە نەتوانێت حکوومەت تەشکیل بکات ڕەنگە دۆخەکە بە جۆریشکە بگۆڕێت. بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێکرد مامڕۆستەم لەم بەرنامەیە باسی لەوە کرد کە ئەگەر داوایان لێ بکرێت وەکو بزوتنەوەی گۆڕان هێز بنێرن بۆ بەرەکانی جەنگ ئەوان ئامادەن کە هێزێک دروست بکەن و ڕەوانەی بکەن بۆ بەرەکانی جەنگ پێ دوایە داوایەکی لەو جۆرە لە بزوتنەوەی گۆڕان بکرێ لە ڕاستیا هێزیان پێویستێکی لەو جۆرە هەبێت لە ڕاستیا یەک هێزی پێشمەرگەی هێزی هەموو لایەکە و دوای ئەوەش تا ئێستا نەبیستراوە بزوتنەوەی گۆڕان هێزی تایبەتی هەبێت و پێشتریش ئەوان بانگەشەی ئەوان کردووە کە ئەگەر داوامان لێ بکرێ ئێمە ئەتوانین بۆ هاوکاری پێشمەرگە خەڵکێک کۆبکەینەوانێ کە خاوەن چەکن ئەتوانن چەک پێیا بکەن و بچن لەگەڵ پێشمەرگەدا شەڕ بکەن لە بەرەکانی هەتا ئێستا ئەوەی کە لە بەرەکانی سەنگەرەکانی پێشەوە واجب ئەبینێت هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگەش هێزێکە لە چوارچێوەی وەزارەتێکا ڕێکخراوە ئەو وەزارەتە لەم دابەشکردنا بەرخۆیان کەوتووە چ پێویست بەوە کە ئێمە هێزی جەماوەری بەبێ نیزام کۆ بکەینەوە ببینە بەرەکانی شەڕ لەبەرەوەی هێزێکی باشمان هەیە ئەو کاتێک کە پێویستی کرد هەمومان خۆبەخشانە ئامادەین بچینە بەرەکانی شەڕ ینی نەک هەر ئەوەی کە لایەنگری حیزبێکی سیاسی بێ یاخود لایەنێکی سیاسی بێت بەڵکو هەموو کەسێکی نیشتیمان پەروەر هەموو پارتێکی نیشتیمان پەروەر هەموو لایەنێکی سیاسی نیشتیمان پەروەر کە هەست بە مەسئولیەتەکە ئەبێ موقیفی ئەوەی هەبێت کە ئامادە بێ بچێتە بەرەکانی شەڕ بۆ پشتیوانی چونکە پشتیوانیکردن لە ماڵی خۆمانە پشتیوانیکردنە لە هەرێمی کوردستان کە هەمومان تیا ئەژین و پشتیوانیکردنە لەو ئەزمموی کە بە خەباتێکی دوور و درێژ و بە خوێنی شەیدان هاتوۆتە بەرهەم لە ڕاستیە ئەبێ هەمومان تاکید لەوە بکەینەوە کە هێزی پێشمەرگە ئەو کەم و کوڕیانی کە هەیە و باشتر پتەویکەین باشتر تەواویکەین و کێشەی مەسەرەن پێشووتر کێشەی موچە و میزانی هەبووە هەوڵ بدەین لە قوتی دەمی خۆمان بگرینەوە و هەوڵ بدەین یعنی کۆمەڵانی خەڵک ئامادە بێت
لە وەزارەتەکانی کە ئامادە بن کە موچەی هێزی پێشمەرگە پێش ئەوان بدرێت و هێزی پێشمەرگە لە هەموو ڕێک و بەقوت کرێت و پێم وابێ هێزی پێشمەرگە ژمارەیەکی کەم نییە و هەمومان لە ڕووی مادی و معنەوی پشتیوانی هێزی پێشمەرگە بین. باشە حەز دەکەم وەکو ئەندامێکی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستان ڕات بزانم دیسانەوە هەر لەسەر ئەو قسەی مام ڕۆستەم چونکە هیچ باسی لەوە کرد کە دەبێت هێزی پێشمەرگە بە نیشتیمانی بکرێت پێت باشە ینی داوایەکی لەو جۆرە لە بزوتنەوەی گۆڕام بکرێت یاخود لە تەواوی پارتەکانی دیکە کە ئیمکانەتی ئەویان هەیە یاخود خەڵکو لایەنگرێکیان هەیە کە دەتوانن بچن لە بەرەکانی جەنگدا پارێزگاری لەم خاکە بکەن داوایەکی لەو جۆرە ینی لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بۆ ئەو لایەنانە بەڕەوا دەزانی بە باش دەزانی لە ڕووی هەڵوێستی نیشتیمانی و شتێکی زۆر سروشتیە بەڵام لە ڕووی میکانیزمە کۆشتێکی ناگونجاوە چونکە ناکرێ هەر حیزبێک میلیشیایکی هەبێ لەوێ ئەبێ ئەو هێزەی کە هەیە بەهی هەمومانی بزانین و بێگومان ئەگەر سەرنج بێ لە کاتی دەنگان و لە کاتی هەڵبژاردنەکانیشا دەرکەوت کە ئەو هێزە هێزی تەنها لایەنێک و دوو لایەن نییە و دەنگی هەموو لایەنەکانی تیا بوو کەواتە بۆ ئەو هێزە بە هێزی هەمومان نەزانین و ئەو هێزەش کە لەوەیە تەنها بۆ پاراستنی بارەگەکانی دوو پارتی سیاسی لەوێ نین و بە پێچەوانەوە بۆ پاراستنی نیشتیمان و هەرێمی کوردستان دەوێن کە بە شێوەیەکی یاسایی با بڵین ئەوان لە یاسایی لە دەستوری عێراقیشا بە پاسەوانی هەرێم ناوزەنگ کراون کە ئێستا ئەوە هەرێمە و پێویستی بە پاسەوان بەڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئالان لە بەریتانیاوە دەڵێت ئایاوە باشتر نییە کورد هەوڵ بدات لەگەڵ داعش ئاگر بەس ڕابگەێنن تا ئەم شەڕە درێژخایەنە یەخەی کورد نەگرێت لە ڕاستیا کورد ئیعلانی شەڕی نەکردو لەگەڵ داعشە داعش هاتۆتە سەر خاکی ئێمە داعش ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتیە یعنی ئەو کەسانی کە داعشیان پێکەناوە هاوڵاتی عێراقی هاوڵاتی کوردی نین تا ئێمە دانوستانیان لەگەڵا بکەین و ئەوان لە عالەما لە لیستی ڕەشان و مەترسێکی زۆریان هەیە تەنانەت نەکرد لە ڕووی کردەوەی تیرۆریستیەوە لە ڕووی ئایدۆلۆژیشەوە یعنی ئەگەر بێنی ئێستا بەو ماوە کورتەی کە دەسەڵاتیان هەیە لە مووسڵ یا لە تکرید سەیری هەڵسو کەوت و قەرارەکانیان بکەیت ئەوەندە مەترسیدارن کە چاوەڕوانی ئەوە ئەکرێ بە بەردەوامی کارەساتی مرۆیی ئینسانی زۆر گەورە لەم هەرێمە یا ببوورە لە وڵاتە ڕووبدات. بەڵێ کاکەڵەوە حەزەکەم بگەڕێنەوە سەر بارودۆخی مووسڵ هیچ ناوچەیەکی کوردنشین لە مووسڵدا هەیە لە دەوروبەری مووسڵدا هەیە کە لە ئێستادا بەدەست داعشەوە بێت شتێکی زۆر کەم مەگەر ئەو جێگایانەی کە تێکەڵن شوێنە مەسەن هەنێک جێگا هەیە بڵین بۆ نمونە ناحەیەکەیە دێهاتەکانی عەرەبن ناو قەزاک ناو ناحەکەی ڕەنگە ڕێژەی کوردی زیاتر بێت یاخود چەندەیەک کورد بن وەلە بەڵام لە 95 ئەو شوێنانەی کە کوردنشینن لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەدا. بەڵێ دیسانەوە دەپرسمەوانێ بە وردی زانیاری وردمان بیتێ لەسەر بارودۆخی ئێستای مووسڵ حتمما تۆ لەوێ بەرپرسێکی یەکێتیت و باشتر ئاگاداری دۆخەکەیت دۆخەکە چۆنە لە ئێستادا لە مووسڵ لە ڕاستیا دۆخەکە ئەگەر مەبەستان لە ناو مووسڵ بێت دۆخێکی زۆر خراپە لە ڕاستیا ئەتوانم بڵێم ئێستا هاوڵاتیانی دانیشتووی ناو مووسڵ و ئەوانەی کە لەژێر دەسەڵاتی داعشان بە کاراساتترین قۆناغات هەیەپەڕن ڕۆژانە کوشتارێکی زۆر زۆرەکرێت و هەتا نەک تەنانەت با بڵین لەوانەی کە لە پێکاتەی عەرەب نین وەکو یەزیدی وەکو مەسیحی وەکو شەبەک وەکو ئەوانە بەڵکو ئێستا کوشتارەکە گەیشتوتە ئەوانەی کە خەتیبی مزگەوتەکانن بەڵام کە بانگیان ئەکەن وستونە مەزهەبیشن کە بانگیان ئەکەن بۆی بەیعەتیان پێ بکەن و بەیعەتیان پێ ناکەن ڕاستەخۆ ئەیان کوشتن و حکمی کوشتنیان ئەدەن لەبەرەوە کوشتارێکی زۆر زۆر هەیە لەوێ ئەوانەی کە لە زیندانە بەربوون ئەوانەی کە بەدڵیان نەبوون هەمویان کوشتون و ئەوانەشی کەنیان کوشتن کەس نازان لە کوێن مەسئولن چارە نووسیان دیار نییە و بە هەمان شێوە لە شوێنەکانی کە و هەتا ئەوە بەتایبەتی پێکاتەکانی کە و پێکاتە یەزیدی بێسێ و دوو کوشتونیان و ینی ئەوان ئەوەی کە شیعە بێت بەلایەنەوە دوژمنە ئەوەی کورد بێت بەعام بەلایەنەوە دوژمنە ئەوەی یەزیدی بێت بەلایەنەوە دوژمنە ئەوەی مەسیحی بێت چاوپۆشیان لێ نەکردووە ئەوەی کوردی شەبەک بێت بەتایبەتی شیعەکانیان چاوپۆشیان لێ نەکردووە ئەوەی کاکەی بێت چاوپۆشیان لێ نەکردووە یعنی خۆشبەختانە کە کورد لەبەر دەستیانیانە ئەجینا لە هەموو لایەک دڵڕەختتر چونکە خۆمان ئەزانین ئەو هێزە تێرۆریستانە هەمیشە وا سێری کوردەکەن کە کورد ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پرۆسەی ئازادی عێراقا و ئەمە وەکو ئینتیقامێک هەمیشە چاوەڕوانی ئەوەکەن فرسەتێکیان بۆ ڕێکەوێت بەرامبەر بە کورد ئەوە بکەن بەڵام ئەتوانم بڵێم لە تاریخی مووسڵا ئێستا لەو ڕۆژە ڕەشانەیە کە پیاگوزارێت ڕۆژانە کوشتارێکی ئەوەندە زۆرەکرێت ناو مووسڵا و تعدایشی ئەوەندە زۆرەکرێت تەنانەت هەموو کچ و ژنی ئەوانەی کە سوکاری پۆلیس و هێزەکانی سوپا بوون
ئەوان حەڵاڵیان کردووە بۆ خۆیان ینی لە هیچ ڕوێک و ئەمنیەت نەماوە لەو شارە لە هیچ ڕوێک و سەلامەتی نەماوە لەو شارە نە حەیات نە کەرامەتی ئینسان نە شعوری ئینسان ینی هیچ شتێک نییە کە لەوێ پێی بڵی سەلامەت. بەڵێ کاکەڵەوە بەپێی چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی هەواڵێکە بوو لەسەرەوەی کە چەند پێشمەرگەیەک ئەمڕۆ کەوتونەتە کەمینێکی چەکدارانی داعشەوە بە دیر گیراون. هیچ زانێرێکت هەیە لەو بارەیەوە لە سنووری مووسڵدا دیارە شتێکیان نەویستوە ئاگاداری نیت. باشە کاکەڵەوە ینی ئەو دۆخە ناخۆشی ینی کە تۆ باسێکی ئێستا لە مووسڵدا دەگوزارێت ئەوەندەی ئاگادار بی هیچ پلانەکەیە بۆ ئەوەی مووسڵ کۆنتترۆل بکرێتەوە جارێکی تر لەلایەن سوپای عێراقەوە یان داوا لە هێزی پێشمەرگە کرابێت بۆ ئەوەی ژیانی ئاسایی بگەڕێنرێتەوە بۆ مووسڵ. وەڵاهی جگە لەوەی کە لە ڕاگەیانەکان حکوومەتی مرکزی چمالێکی خەڵکانی کیان ڕایەگەن هیچ شتێکم نەبیستوە بەڵام بەو هێزەی کە بینیمان و سێ فیرقەی زۆر گەورە و زیاد لە 6,000 سەربازی عێراقی لە ناو مووسڵا بوو کە لە هێزە هەرە بە قوتەکانی عێراق بوون هیچ وریان نەبوو هیچ شڕیان نەکرد بە هێزی عێراقی ئەوێ باشەوەکو کەسایەتێکی سیاسی لەو ناوچەیەدا جێگومان بوو ئەو دۆخە بەنیسبەتەوە ئەوەی کە سوپا بەبێ بەرگری بەڵێ بێگومان جێگومان بوو چی بوون ئەو گومانانی کە لای فەرماندەکانیان شەڕیان نەکرد و بەشێکی زۆریان بە پلان کرا بوواتە پلانەکە دیارە ئەتوانین بڵین هاتنی داعش بە پلان بوو هاتنی کۆنە باسیەکان بە پلان بوو بێگومان ئەو بەبێ پلان نەبوو ئەوە اینجا پلانەکە پەیوەندی بە وەزعی ناوسیاسی عێراقۆ بۆ پەیوەندی بە وەزعی ناوچەکۆ بۆ بە تایبەتی کە سووریا حدودە لێوە پەیوەندی بە ئامی سیاسەتی ئەو ململانەی قورسەی سیاسی هەیە کە لەسەر ئەرزی واقعی عێراق و سووریا و ئەوانە ئەگوزارێت و بێگومان ئەو فەرماندانەش کە سنوورە بوون ڕاستە تا لێکۆڵینەوە نەکرێت ئینسان ناتوانێت بڕیاری ئەوە بدات یاخو ڕای وا دەرببڕێت بەڵام کە حاڵاتەکە ئەبینیت یعنی هێزێک ئەو هەموو چەکوچۆڵی لەبەردەسا بێت کۆپتەری لەبەردەسا بێت جبەخانەی زۆری لەبەردەسا بێت ینی باشترین چەکی ئەم سەردەمەی لەبەردەسا بێت کە لە عێراق و بگرە لە بڕواناکەم لە هیچ شوێنێکە لەم وڵاتانەی دراوسێمان چەکی وا هەبێت بەڵام مقاومەی پێ نەکەن و چەکانیان بەجێ بێڵن و بڵاوی لێ بکەن بێگومان جێگایکمان باشە بەشێک لەو فەرماندە سەربازیانە ڕویان کردە هەرێمی کوردستان ئەمەیان تا چەند حاڵەتێکی ئاسایی بوو بەوەی بێن لە هەرێمی کوردستان دابنیشن ڕێگایان نەبوو بچنەوە بۆ بەغا بێگومان پەنیان هێناوە بە هەرێمی کوردستان. بەڵێ ئەوەندەی زانیاریت هەبێ بە پێی معلوماتی تۆ چەند چەکداری داعش تاوەکو ئێستا لەلایەن هێزی پێشمەرگەوە دەستگیر کراوە؟ ئاگام لێ نییە. ئاگاداریەوەنێت ئەی پێشمەرگە ئەوشم ئاگادار نییە. باشە زۆر سپاس بۆ هەڵۆپێنجێنی بەرپرسی ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵ سپاس دەکەم کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بووی. ئازیزانی نارتی زۆر سپاس بۆ سەرنج و پرسیار و کۆمنتەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سپاس بۆی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش.